لا یەکێک لە یاریەکانی هەفتەی 24 خولی نایابی کوردستان و لە دێربی هەولێر هەندرێنی دووەمی ڕیزبەندی میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. چاوەڕوان دەکرا یاریەکی بەهێز لە نێوان هەردوویانە بەڕێوە بچێت، بەڵام نیوە یەکەم پێچەوانەی پێشبینیەکان بوو. کەمترین دەرفەتی گۆڵی بەخۆیەوە بینی. هاوڕێ ئەنوەر لەم هێرشە نزیک بوو لە گۆڵ. محەممەد یاسینی گۆڵپارێزی هەندرێن دووری خستەوە. هەندرێنیش بەم لێدانەی عومەربی بۆ وەڵامی پێشمەرگەی هەولێری دایەوە. دلێر حاتەم بە ئاسانی گرتیەوە. نیوەی دووەم جیاواز لە نیوەی یەکەم گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی. هەردوویانە چاویان لە گۆڵ تۆمارکردن بوو تاوەکو یاریەکە بە سوودی خۆیان بە کۆتا بهێنن. محەممەد یاسین بەرپەرچی ئەو دوو لێدانەی نەدابایەوە هەندرێن گۆڵی لەسەر تۆمار دەکرا. ماجد ڕاشدیش بەم لێدانە بەهێزە وەڵامی کوڕانی میوانی دایەوە. لە خولەک 85 لە ئەنجامی هەڵەیەکی هێڵی بەرگری هەندرێن سەنگەر محەممەد توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار بکات. یاریەکەش بەم ئەنجامە بە کۆتا هات. تانیمان حدەکی زۆر لە وەسەد مسەیتەر بین. دەتوانم بڵێم نزیکەی 10 فرسەمان بۆ خۆمان دروست کرد. یعنی بەلایانی کەمەوە 4 5 6 هەتا 7 فرسەی محققی ئاسان لە دەستماندا. بەس من دەزانم یاریزانەکان لە ڕووی بەدەنی و جودەژی زۆریان سەرف کرد. حتمما ئێمە هیچ ڕێگایشمان لە پێشەن لە غێری برنەوە. ئەوەش یعنی تاکە وەسیلە بوو کە ئێمە بتوانین زاڵ بین بەسەر ئەو گەمەیە. بەڕاستی یەک دوو یاریە ئەنجامەکانمە وەک پێویست نییە. دەتوانم بڵێم ئەو کاتانەی ئێمە زەخت دەکەین باش یاری دەکەین، ینی هەتاوە گۆڵی ئەو ڕۆژمان ئەمە زەختمان کرد لە گۆڵ نێزیک بووین لە هەفواتەکی ئەغڵاتی دیفاعی گۆڵەکەمان خوارد. تۆپانێشە ینی كرة القدم يعني لعبة الأخطاء، يعني لاعب غلط دەکاتن تەرکیزی لە دەستدا ئاخیرەکان. ئێستەوە بزانم فەرقمان بۆ 6 خاڵ، بەڵام هەر بێ هیوا نابین تا ئاخر یاری دەزەنجین لە پێناو نازناوەکەی هەر قسمەتی خوای گەورە شکوو بپێڕایزینە. بەم شێوەیە هەندرێن لە خانەی دووەمی ڕیزبەندی مایەوە بە 40 خاڵەکەی و جیاوازی خاڵەکانی لەگەڵ سیروانی نوێ بووە 6 خاڵ، هەر بۆیە تا ڕادەیەک لە ڕکابەری نازناوەکە دوورکەوتەوە. پێشمەرگەی هەولێریش بەم سەرکەوتنە بووە خاوەنی 31 خاڵ و هاتە خانەی پێنجەمی ڕیزبەندیانەکان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.